وزیر دروی ژاپن سردان باشور کردستان کرو پشتی جوینا لگل سرک وزیر نیچرمان برزانی چو کامپا بحرکه یا پنابرین روژاوای کردستان بجنیزک و روشا پنابران شوپاند و 9 میلیون دلار جبو همه پنابرین کل روژاوای کردستان پنابرین باشور کردستان روژاوای کردستان کل باشور کردستان دجین دست نشان کرد. شاندێکی باڵای ژاپۆنی بە هەواڵێکی دڵخۆشکەرەوە سەردانی باشووری کوردستانیان کرد. هەواڵەکە بریتە لە تەرخانکردنی بڕی 90 میلیۆن دۆلاری ئەمریکی وەک یارمەتی مرۆیی کە بڕی زۆری یارمەتیەکە بۆ ئاوارەکانی باشووری کوردستان دەچێت. دەمانەوێت هەماهەنگی خۆمان لەگەڵ هەرێمی کوردستان و نەتەوەیە گرتووەکان بەهێز بکەین. ڕووی گەشی منداڵی ئاوارەکان منیان خۆشحاڵ کرد. بەڵام وەکو ژاپۆن لە پێناو ئاشتی و سەقامگیری دەمانەوێت هاوکاریەکانمان تەنیا مرۆیی بن و خۆمان لە تێوەگلانی سەربازی بەدوور بگرین. ئاوارەکانی کەمپی بەحرکە بە پەرۆشەوە چاویان لە دەستی ئەو شاندە ژاپۆنیە بوو. بەڵام ئەوەی لە ئاوارەکان بە پەرۆشتر بوو. ڕێکخراوی WFP سەربەنەتەوە یەکگرتوەکان بوو چونکە وەک خۆیان دەڵێن لە کاتێکدا خەریکە لە نێو قەیرانی دارایی غەرق دەبن ئەو شاندە ژاپۆنیە بە پاڵپشتی دارایی ئەوانی ڕزگار کرد. حکوومەتی ژاپۆن پاڵپشتێکی دارایی فراوانی ئاوارەکانی کردووە. نزیکەی 12 میلیۆن دلارمان لە ژاپۆن وەرگرتووە. بەلای ئێمە یارمەتیەکەی ئەوان ئێجگار گەورەیە و زۆربەی کارەکانی ئێمەی لە وەستان ڕزگار کرد لە عێراق. سەختبوونی ژیانی ئاوارەکان ئەرکی سەرشانی بەرپرسانی کورد و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی سەختتر کردووە. بەڵام هەر کاتێک وڵاتێک پاڵپشتی دارایی دەبەخشێتە ئاوارەکان بەرپرسانی کورد هەست بە هەسانەوە دەکەن. تەوێگرتوەکانیش کێشیان هەبوو بۆ مانجی 3 و 4 بە تایبەتی کە ڕوبەڕووی نەخسی مادی دەبوونەوە لەبەر ئەوەی فەندی پێویستیان نەبوو لە بەڕێوەبردن بۆ یەک لە دەوڵەتانەی کە پەشداری کردێت کە پێشتریش وەکو دووەلیمانی بەشداریان کردبوو یابانە بۆ بڕی 90 میلیۆن دلار بە تاکید تەسیرێکی لەسەر ژیانی ئاوارەکان و نازحەکان دەبی لێروکانە. جێگیری وەزیری دەرەوەی ژاپۆن بەر لە سەردانەکەی بۆ کەمپی بەحرکە لە هەولێر لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کۆبۆتەوە و پێشنیازی ئەوەی کردووە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاجیەکان لە ناوچە جیاوازیەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدات کە بە نزیکەی با 300 میلیۆن دلار دەخەمڵێنرێن. حکوومەتی ژاپۆن دوا بە دوای دووەم سەردانی شاندەکەی بۆ باشووری کوردستان دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پتە بکات. بەڵام پەیوەندیەکانی تا ئێستا لە چوارچێوەی دیپلۆماتی و هاوکاری مرۆیی ماونەتەوە و نەبوونەتە پاڵپشتی سەربازی بۆ هێزەکانی پێشمەرگە. ڕێکار عەزیز ڕوودا و کەمپی بەحرکە